سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باشی وادارین کە لە هەر شوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ شەممە 28 گەلاوێژی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 19 ئاگۆستی 2023 زاینی لەگەڵ هاوڕێنی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گیان لەدەستانی کۆڵبەرێک لە شاری سەردەشت، لە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی دەسفول، بەندکرانی دووبارەی چالاکێکی مەدەنی خەڵکی بیجار، ناڕوونی چارەنووسی ئومید مەزلوم لە شاری مەهاباد، گەردەلوولی تویتێری بۆ ڕزگارکردنی گیانی شۆڕش مروەتی لە زیندانی سنا، درێژەی ناڕزایەتی خەڵکی تەورێست لە ئاست بێ ئاوی، درێژەی دروشم نووسین و خەبات دژی حیجابی ئیجباری لە ئێران، دەست بەسەرکردنی 4 کەس لە شاری تەورێز و هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر خەڵکی کوربەند لە مینا. درێژەی هەواڵەکان. گیان لە دەستانی کۆڵبەرێک لە شاری سەردەشت. کۆڵبەرێکی خەڵکی گوندی کانیسپی سەر بە شاری سەردەشت بە ناوی حەسەن شەریفیان کە ماوەیەک لەمەوبەر لە سنووری هەنگەژاڵی بانە جەڵتەی دڵ لەیدا بوو، ڕۆژی هەینی 27 گەلاوێژ گیانی لەدەستا. بە پێی راپۆرتەکانی کۆڵبەر نیوز، حەسەن شەریفیان پاش 6 ڕۆژ بەستەری بوون لە بەشی ئایسیوی نەخۆشخانەیەکی بۆکان گیانی لە پێناو دابینکردنی پارویەک نان لەدەستاوە. ئەو کۆڵبەرە بەهۆی گوشارەکانی ژیان و مەعیشەت تووشی جەڵتەی دڵ بووە و سەرەتا بۆ نەخۆشخانەی بانە و دواتر بۆ نەخۆشخانەیەکی تایبەت لە شاری بۆکان وازراوەتەوە. لە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی دەسفول، بەیانی ڕۆژی چوارشەممە 25 گەلاوێژ حکمی ئێعدامی بەندکراوێکی خەڵکی بۆکان بە ناوی ئیبراهیم مەولودپور لە زیندانی دەسفول جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان ئیبراهیم مەولودپور تەمەند 32 ساڵ پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێعدام مەحکوم کرابوو. شایانی باسە کە هەواڵی لە سێدارەدانی ئەو بەندکراوە هێشتا لە هیچ یەک لە ماڵپەڕەکانی ڕژیم میدیایی نەکراوە. بەندکرانی دووبارەی چالاکێکی مەدەنی خەڵکی بیجار. ڕۆژی پێنجشەممە 26 گەلاوێژ چالاکێکی مەدەنی خەڵکی بیجار بە ناوی زیبا قلیچخانی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان زیبا قلیچخانی تەنیا بە بیانووی نووسینی کۆمنتێک لە ماڵپەڕی شەخصی خۆی و سکاڵای مەعمورێکی ڕژیم دەست بەسەر کراوە. ناوبراو ساڵی ڕابردوو لە سەردەمی شۆڕشی ژن ژیان ئازادی دەست بەسەر و پاش ماوەیەک بەدانانی بارمتە ئازاد کرابوو. ڕۆژی پێنجشەممە زیبا قلیچخانی پاش دادگاییکردنی لە شاری بیجار ڕەوانەی کانونی چاکسازی و پەروەردەی سنەکرا. ناڕوونی چارەنووسی ئومید مەزلوم لە شاری مەهاباد. وێڕای تێپەڕبوونی 24 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکرانی ئومید مەزلوم برای موحسین مەزلوم زیندانی سیاسی بێسەر و شوێنکراو چارەنووسی هێشتا بە ناڕوونی ماوەتەوە. بەیانی ڕۆژی سێشەممە 3 گەلاوێژ ئومید مەزلوم لە ماڵەکەی خۆی لە گوندی ئۆتەمیشی مەهاباد لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرا. بەوتەی هاوسەری موحسین مەزلوم وێڕای دابینکردنی وەسیقەی 300 ملیۆن تمەنی دادگای مەهاباد لەگەڵ ئازادی کاتی ئومید دژایەتی و ڕێگە لە دەستڕاگەیشتنی بە پارێزەر دەکات. جێگای ئاماژەیە کە 4 بەندکراوی سیاسی بە ناوەکانی موحسین مەزلوم خەڵکی مەهاباد، هەژیر محەممەد فەرامەرزی خەڵکی دێولان، وەفا ئازەربار خەڵکی بۆکان و پێژمان فاتحی خەڵکی کامیاران ڕۆژی 1 گەلاوێژی 1401 لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە گوندی یەنگیجەی برادۆست دەست بەسەر و 2 جار لەژێر ئەشکەنجەی سەختدا ناچار بە ئێعترافی ئیجباری کرا. گەردەلوولی تویتێری بۆ ڕزگارکردنی گیانی شۆڕژ مروەتی لە زیندانی سنا. شۆڕژ مروەتی ڕۆژی دووشەممە 23 گەلاوێژ بە مەبەستی جێبەجێکردنی سزای ئێعدام ڕەوانەی بەندی تاکە کەسی زیندانی سنەکرا و گەردەلوولێکی تویتێری لەلایەن چالاکانی مەدەنیەوە بۆ ڕێگریکردن لە ئێعدامکردنی دەستی پێکردووە.
شۆڕش مرۆتی ماوەی 14 ساڵە زیندانی کراوە و لە کاتی شۆڕشی بەندکراوانی زیندانی سەقزدا لە ڕێکەوتی هەشتی خاکە لێوەی ساڵی 99 هەتاوی لە دەست هێزەکانی ڕژیم هەڵات، بەڵام پاشتە ڕۆژ لە ڕێکەوتی هەفتەی خاکە لێوە هاوڕێ لەگەڵ بەندکراوێکی دیکە لە گوندی سەبەتلووی بانە دەست بەسەر و بۆ زیندانی سنە ڕاگرسرا. درێژەی ناڕزایەتی خەڵکی تەورێز لە ئاسبێ ئاوی ڕۆژی هەینی 27 گەلاوێش دانیشتوانی چەند گەڕەکی شاری تەورێز بۆ چەندمین ڕۆژی بەردەوام لە ئاسبێ ئاوی ناڕزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان ئاوی گەڕەکەکانی باغمیشە، وەنەک و وەلیپور ماوەی 1 مانگە بەردەوام قەتع دەبێت و دایان کێشەی بۆ خەڵک ساز کردووە. پێشتریش بۆ ماوەی 2 شەو دانیشتوانی گەڕەکی باغمیشە دژ بە نەبوونی ئاو خۆپیشاندانیان کرد بوو، بەڵام بەرپرسانی ڕژیم هێشتا هیچ هەنگاوێکی کردەوەییان بۆ ئەو کێشەیە هەڵنەگرتووە و تەنیا بەڵێنی درۆدن. درێژەی دروشمنووسین و خەبات دژی حیجابی ئیجباری لە ئێران بە پێی ئەو وێنە و گرتە ڤیدیۆیانەی بەدەستمان گەیشتووە خەڵکی ئازادی خواز لە شارە جۆراوجۆرەکانی ئێران لەگەڵ نزیک بوونەوە بە ساڵڕۆژی شۆڕشی ژینا دیواری شارەکان بە دروشمی دژە حکوومەت دەنەخشێن و ژنان و کچانی ئازا بەبێ حیجابی ئیجباری لە شوێنە گشتیەکان حازر دەبن. خەڵکی شۆڕشگێر لەسەر دار و دیوار دروشمەکانی مەرگ بۆ دیکتاتۆر، مەرگ بۆ خامنەئی، تەنیا ڕێگەی ڕزگاری چەک و ڕووخانە، وڵاممان تەنیا ئاگرە و ڕێگەی دیکە سەرابە، سەڵتەنەت وەلایەت 100 ساڵ جنایەت، داخوازی خوێنی یارانیم و تا کۆتایی بەردەوامین، نە سەڵتەنەت نەڕێبەری ئازادی و بەرابەری دەنەخشێنن. هەروەها کچان و ئازا و بوێر بە فرەدانی حیجابی ئیجباری درێژە بە شۆڕشی ژن ژیان ئازادی ئەدەن و خۆیان بۆ شەپۆلی دووەمی شۆڕشی ژینا ئامادە دەکەن. دەست بەسەرکردنی 4 کەس لە شاری تەورێز. 4 شارۆمەندی خەڵکی تەورێز بە ناوەکانی عەبدوڵڵا ئەنساری، کەریم ئیسماعیلزادە، مهدی نەسیرزادە و ئیبراهیم ڕەزایی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی راپۆرتەکان ئەو 4 هاوڵاتیە لە کاتی بەڕێوەچوونی کێبەرکەی فوتباڵ لە ئیستادیۆمی سەهەندی تەورێز کە خەڵک دژ بە حکوومەت دروشمیانەوەتەوە دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکان ئیبراهیم ڕەزایی پاشبەندکران بۆ زیندانی ناوەندی تەورێز گوازراوەتەوە و دادسەرای ئەو شارە بۆ ئازادی کاتی عەبدوڵڵا ئەنساری، کەریم ئیسماعیلزادە و مهدی نەسیرزادە وەسیقەی 900 ملیۆن دیاری کردووە. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر خەڵکی کوربەند لە میناب. بەیانی ڕۆژی شەمە 28 گەلاوێش هێزەکانی یەگانی ئیمدادی ڕژیم بە چەک هێرشیان کردە سەر خەڵکی کوربەند لە شارستانی مینا بوو، کەش و هەوای ئەمنیەتیان بەسەر ناوچەکەدا ساز کرد. بە پێی و گرتە ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە. هێزەکانی ڕژیم لە پێشچاوی منداڵان و خەڵکی ئاسایی تەقە بەسەر خەڵکی بێتاوان دەکەن. شانی باسە کە پێشتریش هێزەکانی ڕژیم بە بیانی سوتەمەنی قاچاق هێرشیان کرد بووە سەر خەڵک و چەند کەسیان بریندار کرد. کۆبوونەوەی ژینگە پارێزانی ژاپۆن لە شاری تۆکیۆ. زیاتر لە 100 کەس ڕۆژی پێنجشەممە 26 گەلاوێش دژ بە تێکەڵکردنی ئاوەڕۆی وەزەخانەی فۆکۆشیما بۆ نێو ئاوی دەریا لە شاری تۆکیۆ کۆبوونەوە. لە ڕێکەوتی 11 مارسی ساڵی 2011دا سۆنامی زیانێکی گەورەی لە وزەخانەی ئەتۆمی فۆکۆشیمادا و 10 ساڵ پاش ئەو ڕووداوە دەوڵەتی ژاپۆن بڕیاری داوە ئاوی تێکەڵ بە مادە رادیۆئەکتیو کە بۆ فێنکردنەوەی ڕێئاکتۆرەکان بەکارهێنرا بوو تێکەڵ بە ئاوی دەریا بکات. ئەو بڕیارەی دەوڵەتی ژاپۆن کاردانەوەی توندی لە وڵاتی چین، کوریای باشوور و باکوور هەبوو و خەڵکی ژاپۆنیش لە ناڕزایەتی و بە پیسکردنی ئاوی دەریاکان چەند کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە برد. سەرکوتی خەڵکی کوریای باکوور لەگەڵ سەرهەڵدانی برسیەتی لە وڵاتە. هاوکات لەگەڵ چوونەسەرەوەی ڕێژەی قوربانیانی برسیەتی و کەمی دەرمان لە کوریای باکوور، دەوڵەتی ئەو وڵاتە شەپۆلێکی سەرکوتی خەڵکی دەست پێ کردووە. ڤۆلکێر تورک، کۆمیسەری باڵای مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان ڕۆژی پێنجشەممە ڕایگەیاند دەوڵەتی پیونگ یانگ خەریکی سەرکوتی دڕندانەی شارۆمەندانی خۆیە و
هیچ بایەخێک بە کێشەی ئابووری وڵاتەکەی نادات. ناوبراو هەروەوتی خەڵکی کۆریای باکوور پێشتریش کێشەی برسێتی و سەرکوتیان هەبووە، بەڵام ئەم جارە شارۆمەندانی وڵاتە هاوکات بەدەست هەردوو کێشەکەوە وەزاڵە هاتوون و دوور نییە کە قەیرانێکی مرۆیی ڕوو بدات. دوا هەواڵ ئیدامەی جموجۆڵەکانی ئەرتەشی ئەمریکا لە عێراق. ڕۆژی هەینی 27 گەلاوێژ چەندین فیلم لە جموجۆڵی سەربازی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکانی ئەزیمیەی بەغدا و پارێزگاکانی سەلاحەدین، ناسریە و موسەنا بڵاو کراوەتەوە. بەپێی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ زیاتر لە 10,000 هێزی ئەمریکا لە عێراق جێگیر کراون و ژمارەیەکیان لە سووریەوە ڕەوانەی فڕۆکەخانەی حەریر لە هەولێر کراون. هەروەها شەوی ڕابردوو ئەرتەشی ئەمریکا بەشێک لە هێزەکانی لە فڕۆکەخانەی بەغدا و ناوچەی سەوز جێگیر کرد و 3 باڵافڕی ئاپاچی بەسەر ناوچەکەدا سوڕان. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست گەشتیاوڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی